أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم يقولون ربنا أتمم لنا نورنا يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان ئازیزانی خوانی ڕەمەزان، خۆشەویستانی ستۆدیۆ ڕەمەزان، خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی زۆر تایبەتدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. بەرنامەی ئەم جارەمان زۆر تایبەتە، تایبەت لەگەڵ کەلامی خوایە، لەگەڵ قورئانە. قورئان بەهاری دڵمان و نوری چاومان، بەهار ئاوەدانی ژیان و ماڵ و دڵمان. تەمەناوەکەین کە خوای پەروەردگار لە ڕۆژی دواییە لەگەڵ ئەوانەیە حسابمان بکە، لەگەڵ ئەوانەیە حەشتمان بکە کە نوری قورئان چۆتە سەدریانەوە، چوتە سنگیانەوە. تەمەناوەکەین کە خوای پەروەردگار ئەم ڕەمەزانەمان بۆ بجێڕێ لەوەی کە چۆن قورئان ختمەکەین، ئاوا خوای پەروەردگار ختمی دڵمان بکە بە نوری قورئان، بە مۆری قورئان، بەوەی کە
لە دوای ڕەمەزانیشا بتوانین قورئانی بژین. خۆشەویستان، بەرنامەی ئەم شەومان یاخود بەرنامەی ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ حسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتیە. مامۆستا بەخێر بیت. سوپاس بۆ قورئان خوێندنەکەت، خوا پاداشت باتەوە. الحەمدولله، سوپاس بۆ ئێوەش. مامۆستا، قورئان نورە، بۆ ئەوەی کە منەوەر بی و تێکەڵبی لەگەڵ قورئانە پێویست بەوەیە کە ئەندازەیەکی زۆر ینی ناسک بیتەوە، یاخود با بڵێن نوردار ببی یاخود منەویر ببی بەوەی کە چۆن قورئان خوای پەروەردگار ناردێتی بۆ سەر دڵەکان وەکو وتراوە دڵەکان نەرمەکاتەوە. قورئان خوێن چەندێک ینی پێویستی بەوەیە کە بە ئیحساسێکی زۆر ناسکەوە لەگەڵ قورئانە بژی. ئێستا ئەو جەنابەت ئەو چەند ئاەتی کە خوێندت، ینی لەگەڵ ئەوە کە هەست بە سەنجینی قورئانەکەین، هەست بە نەرمی و هەست بە ئەوە شەکەین کە قورئان بەڕاستی ینی کاریگەریی گەوری لەسەر دڵی ئینسان هەیە، لەسەر ڕۆحی ئینسان هەیە. مەبەستم ئەوەیە چۆن قورئان خوێن ئەتوانێت بە ئیحساسێکی زۆر ناسک و ڕوحانیەوە بژی، یاخود با بڵێن ڕوحانیەت چەندێک پێویستە بۆ قورئان خوێن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله الأطهار وصحبه الأبرار والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ ئەم دەرفەت و چاوپێکەوتنە. بەڕاستی قورئانی پیرۆز وەکو وتراوە ڕەبیع القلوبە، بەهاری دڵانە. خوای گەورە ئەم نورە گەورەیە کە خۆی بە نور ناوی بردووە لە قورئانی پیرۆزدا، ئەم نورە گەورەیە کە ناردوێتی بۆ مرۆڤایەتی بە پێغەمبەردا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، کاتێک کە گوێبیستی ئەبین هەر قارئێک هەر قورئان خوێنێک کە ئەی خوێنێ، بەڕاستی هەست بە ئیحساسێکی زۆر گەورە ئەکەی، ئەچتە عالەمێکی ڕۆحانی و مەلەکوتیەوە. من بۆ خۆم کە گوێم لە قورئان ئەگرت هەر لە مناڵیەوە، هەستم بە شتێکی زۆر تایبەت ئەکرد لە قورئانە، زۆر کاریگەر بوو. یعنی بە تایبەتی ئەو قاریئانەی پێشوو وەکو مامۆستا شێخ محەممەد سدیق المەنشاوی، مامۆستا شێخ عەبدولباسط و مامۆستایانی پێشووتر وەکو شێخ مستەفا ئیسماعیل ڕەحمەتی خوایان لێبێت. قورئان خوای گەورە کە ناردوێتی کردوێتی بە دەستور و یاسا بۆ مرۆڤ. لەگەڵ ئەوەشە کە دەستور و یاسایە بۆ مرۆڤ، جانبێکی ڕۆحی زۆر گەورەیتیایە کە بە تەرتیل ئەخوێنرێت، گوێی لێ ئەگری، ئیحساسێکی زۆر گەورەیتیایە. هەندێک لەو قاریئانی یعنی وڵاتی خەلیج بە تایبەتی کە بە تەرتیل ئەی خوێنن زۆر مهمە، بەڵام لە تەرتیلەکە مهمتر تیلاوەیە، بۆ لەبەر ئەوەی تیلاوە زیاتر دەنگ و ئاوازی تیا بەرجەستە ئەبێ، کە دەنگ و ئاوازی تیا بەرجەستە بوو زیاتر گوێگر وا لێ ئەکا بچێتە عالەمێکی ڕۆحانیەوە، بە تایبەتی کە ئەگەر بێت و گوێ لە مامۆستا شێخ محەممەد سدیق المەنشاوی بگری، بەڕاستی قاریئی ڕوحە، یعنی ئەو تیلاوەی کە ئەی خوێنێت ڕێک بۆ ڕۆحی مرۆڤایەتیە، بۆ ڕۆحی ئینسانە، بۆ ڕۆحی هەموو مرۆڤێکە کە هەست بەوە بکە ئەم پەیامە ئەم قورئانە لایەن خواوە هاتووە. من خۆم کە گوێم لێ ئەگرت زۆر مرتاح بووم بە سەوتی، هەروەها سەوتی شێخ عەبدولباسط بەڕاستی کە من زۆر هۆگری سەوتی ئەو زیاتر بووم، زۆر هەستم بە ئیحساسێکی گەورە ئەکرد. مامۆستا ئەگەر قسە لەسەر ئەم دوو قورئان خوێنە بکەین، شێخی مەنشاوی و لەگەڵ شێخ عەبدولباسطە، هەمیشە کە جۆرێک لە تیلاوە خوێنرێ یاخود ئەو شێوازەی کە ئەم دوو مامۆستا بەڕێزە بەکاریانێناوە کە لەیەکە و نزیکن، وە تەسەووری شەکەم کە شێخی مەنشاوی ئەبێ ئوستادی شێخ عەبدولباسط بوو بێ. هەمیشە خەڵک وا ئەزانێت کە ینی گوێگر وازانێت کە ئەم ئوسلوبە تەنایی عەبدولباسط عەبدولسەمەدە، بەڵام نازم جیاوازیشان هەیە، ئەم دوانە جیاوازیان هەیە لە شێوازی خوێندنەکەیان. شێوازی خوێندنەکەیان من مەبەستم هەڵبەت تەرتیل نییە، تیلاوەکەیان تیلاوەکەشیان طبعا جیاوازی هەیە و هەر یەک مەدرسەیەکی تایبەتن، ئیسفادەیان لە یەکتری کردووە. بۆ نمونە شێخ عەبدولباسط
هەندێک حرکات ئەکا لە کاتی تیلاواتە مەبەستم لە حرکاتی سەوتیە کە ئەیکات شێخی منشاوی کردوێتی مامۆستا شێخ محەممەد صدیق المنشاوی ئەو حرەکەی ئەو کردوێت ینی شێخ محەممەد شێخ عەبدولباسط ڕەحمەتی خوای لێبێ هەندێک شتی لێ وەرگرتووە حتما شێخی منشاوی ئیسفادەی لە عەبدولباسط کردووە بەڵام لە تەمەنە شێخی منشاوی گەورەترە و لە پێشترە ئەمما ئەو فکرەی کە هەیە کە ئەڵێن مامۆستایی بۆ باوەڕ ناکەم مامۆستا بن لەسەر چاوەکی وان نەمبینی بۆ کە مامۆستایە بەڵام زۆر هۆگری یەک بوون زۆر سەفەراتیان بەیەکەوە بووە زۆر وڵات گەڕاون بەیەکەوە زۆر متعلق بوون بەیەکەوە جیاوازی نێوان سەوتەکەیشیان سەوتی شێخ عەبدولباسط طبقەیەکی زۆر بەرزی تایە ئێستا دێنە سەرباسی طبقەکانی سەوت شێخ عەبدولباسط قەراری زۆر بە قووەت نییە طبقەیەکە لە طبقاتی سەوت پێوترێ قەراری بە قووەت نەبووە بەڵام جواب و جوابی عالی و جوابی بەڕاستی سەوتێکی یعنی وەصف نەکراوی هەیە یعنی وەصف ناکرێت بەڵام شێخی منشاوی لە سەر شێوازێک ئەخوێنێ زۆر احتیمام نایە بە جواب و طبقەی بەرز قەراری بە قووەتە بەڵام بە مەدرسەیەک و بە ڕێتمێک و بە ڕێچکێکی تایبەت بەخۆی ئەڕوات بەڕاستی جیاوازیان هەیە لە سەوتەکان دەکرێت ئەگەر بە کورتیش بێ جیاوازەکە مەسەلەن بینەر بیبیستێ بۆ نمونە شێخی منشاوی ڕەحمەتی خوای لێبێ بەم شێوازە قورئان ئەخوێنێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم شێخی منشاوی تقریبا بە شێوازێک ئەخوێنێ طبقەی سەوتی گڕە طبقەیەکی یعنی چۆن پێوترێ طبقەیەکی مەساحەیەکی واسعی هەیە لە سەوتە بەڵام شێخی عەبدولباسط دەنگی تەسکتر و باریکترە مەسەلەن شێخ عەبدولباسط کە قورئان ئەخوێنێت بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد سێرەکەی ئەم طبقەیەکی هەیە بە طبقەیەکی تیشتر و تونتر و بەرزتر ئەخوێنێ بۆ لەبەرەوە مەساحەی سەوتی شێخ عەبدولباسط بۆ طبقاتی سەرەوە و طبقاتی جواب و جوابی عالی و ئەوانە هەتا بڵێ ئەتوانێت بخوێنێ هیوادارم ماندوود نەکەین چەنە سیفەتی تیلاوە ئەوەیە کە ئینسان بێت زۆر لەگەڵا ماندوو ببێ مامۆستا دێمەوە سەر ئەوەی کە پرسیارێکی ترم ماوە سەبارەت بە ئەو تەوەرێکە لە ڕابردووە باسم کرد لەگەڵ تا ئەویش ئەوەیە قورئان کە بەدەستیەوە گریت هەستێکی کە مشتێکی جیاوازترە لەوەی کە ئینسان لەمسیەکات ینی هەستێکی کە قورئان زۆر جیاوازە لە هیچ کتێبێکی تر ناچێ و قورئان هەستێکی کە معنی بە فیعلی ئەو ئەمانەتەیە کە خوای پەروەردگار باسیەکە هەڵگرتنی قورئان یاخود با بڵێن ئەوەی کە قورئان خوێنە بێ مامەڵەی لەگەڵاکە ینی قورئان خوێن ئەم ئەحساسەی هەیە لە سەرەتایە کە هەست دەکات لەگەڵ شتێکی زۆر جیاوازتر مامەڵاکە لەگەڵ هەموو ئەو شتانی کە وەکو مەتەریاڵ بەدەستیانەوە گرێ یاخود لەمسیانەکە ینی پێم خۆشە ئیحساسی قورئان خوێن بزانم لەگەڵ لە کاتی دەستپێکی قورئانە مامەڵ ینی قورئان خوێن ئێمە ئازانی کرد ژیانی ئەندازەیەکی زۆر بۆ قورئان یەکلایی کردوێتەوە بەس ئەم ئیحساسەی هەیە کە قورئان شتێکی زۆر جیاوازە لەگەڵ هەموو ئەو شتانی کە لە ژیانە لەمسیانەکە دەستیان لێدا مامەڵان لەگەڵاکە بەڕاستی مادی و معنەوی فەرقی هەیە یعنی کە تەعاملەکەی لەگەڵ قورئانە یەکسەر
ئەهلی قورئان هەستەکا کە ئەمە کەلامی خوایە، کەلامێکی و نووسینێکی عادی نییە تەعاملی لەگەڵا ئەکات، کە ئەو قورئاناکەیتەوە ئەم کەلامە ئەخوێنیتەوە، بەڕاستی خوای گەورە خۆی وەصفی قورئانەکات، یعنی فەرمێ لا يمسه إلا المطهرون، ئەبێ پاک بێت. حتا عولەمایان هەندێک لە زانایان ڕەیان وایە کە لا يمسه إلا المطهرون نابێت بەبێ دەستنوێژ دەسی لێ بێ. یعنی بەڕاستی کتێبێکی ئەوەندە گەورەیە چونکە کەلامی خوایە، فەرموودەی خوایە، فەرمایشتی خوایە. تەعاملکردن لەگەڵ قورئانە ئیحساسێکی زۆر گەورە، بە تایبەتی ئەوانەی کە بەردەوام لەگەڵ قورئانە و قورئان ئەخوێنن و گوێ لە قورئان ئەگرن، بەڕاستی هەست بەم ئیحساسە ڕوحیە گەورە ئەکەن کە ئەمە کتێبێکی ئاسایی نییە کە ئەمان تەعاملی لەگەڵا ئەکەن. و زۆر جار بەڕاستی ئەوانەی کە گوێ لە قورئان ئەگرن و ئەهلی قورئانن کە گوێ لە قورئان ئەگری بە دەنگێکی خۆش بۆ لێکێک لەو دەنگ و ئاوازە خۆشانی کە قاریئە گەورەکان قورئانیان پێ خوێندووە شتە عالەمێکی ترەوە. ئەم کەلامە گەورەیە، یعنی زۆر جار مامۆستا شێخ عەبدولباسط بەڕەحمەت بێ ئەڵێن نزیکەی سەرووی 90 کەس هەر بەس بە دەنگەکەی کە گویان لە دەنگی بۆ مسلمان بوون. بەڕاستی ئەمە موعجیزەیە کە یەکێک لە موعجیزەکانی قورئان ئەوەیە کە کۆمەڵە خەڵکانێک زۆر ڕۆشن فکر ڕۆشن بیر ڕای کێشاوە بۆ لای خۆی، وەکو چۆن ئەڵێ هین کێشی مغناتیسی ئەم ئینسانی ڕاکێشاوە بۆ لای خۆی. قورئان ئەمە دلیلە کە قورئان موعجیزەیە و کەلامی خوایە، وابێت تەعاملکردنی لەگەڵیا جودا بێ لەگەڵ تەعاملکردن. زۆر ڕاستە، من مەبەستم ئەوە بوو کە قورئان خوێن لەگەڵ کەسێکی کەی ئاعتیادی، یعنی کەسێکی کەی سادە و ساکار کە مەسەلەن بۆ منە لەوانەیە ئەو نەژیانی لەگەڵ قورئانە نەبێ، بەس لە ڕێگای گوێەوە مەسەلەن بیبیستێ، ئەبێت جیاوازەکە ئەمە بێ. من مەبەستم زیاتر لەسەر ئەمە بوو کە قورئان خوێن زیاتر هەست بە ئەو ئەمانەتە بکات کە خوای پەروەردگار باسیەکە لە قورئانی پیرۆزە. قسەکەمان لەسەر خودی ئەمانەتەکە، ئەم ئەمانەتە چەندێک گرنگە. ئەم ئەمانەتە زۆر گرنگە. حەزەتی عایشە کە باسی ڕەوشتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم فەرمی كان خلقه القرآن، کەوابێ ئەوەی کە قارئی قورئانە، صاحبی قورئانە، حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صاحب ناوی بردووە، نەیوتوە قارئ القورئان، فەرمێ صاحب القورئان، یعنی ئەبێ بە ڕەفیقی قورئان، بە ڕەفیق لەگەڵیا، ئەبێ بە صەدیق، ئەبێ بە هاوڕێ. لە قیامەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ يقال لقارئ القرآن اقرأ وارتقي، بخوێنە و بەرز بەرەوە، يعني فإن منزلتك عند آخر آية تقرأها. يعني بەڕاستی قورئان ئەبێ قارئی قورئان کۆمەڵێک صفاتی زۆر گەورە لە خۆیان بەرجەستە بکە کە هەرگیز لە کەسی ترا نەبێ. ئەبێ دەمی پاک بێ، بێ تەعاملی لەگەڵ خەڵکا نەرم بێ، ئەبێ سنگ فراوان بێ لە بەردەم ڕخنەی بەرامبەر، ئەبێ کۆمەڵی صفاتی جوان کە هەر کەس بیبینێ بزانێ ئەمە ئەهلی قورئانە، ئەمە صاحبی قورئانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی بۆ کردووە. مامۆستا با بێنە سەر ئەوەی کە یەکەم جار تۆ قەدەرت چۆن کەوتە سەر قورئان، کەوتە گەڵ قورئان، چۆن ئاشنا بووی بە قورئان، یەکەم جار یعنی چۆن بوو ئەو چرکە ساتی یەکەم، چونکە ئەم چرکە ساتێکی زۆر گرنگە. ینی لە مەسەلەن بۆن منە تەشبینە بێ لە هونەرمەندێکە پرسیت، ینی بەهۆی مەسەلەن بۆن منە جار وایە بەهۆی حەفلەیەکەوە بووە، یا مەسەلەن بۆن منە بەهۆی داواکاریەکەوە بووە، جار وایە لە قوتابخانەیە هەستکراوە کە دەنجی خۆشە و وەردە دوایی مەسەلەن هونەرمەندێکی لێ دەرچووە. بەڵام بۆ قورئان خوێن، ینی یەکی وەکو جەنابەت چۆن یەکەم جار قەدەرت لەگەڵ قەدەری قورئانە پێکەوە بوون، واروەها چۆن یەکەم جار چوویتە سەر ئەوەی کە قورئان بخوێنی و چۆن هەستت بە قورئان خوێندنی خۆ و بە دەنگی خۆت و بە ئەو ئاوازەی کە مەسەلەن بۆن منە خۆت قورئانی پێخوێنی، یەکەم جار چۆن ئەم قەدەرت دۆزیەوە؟ لە یادمە ئێمە ئەو کات لە شاری کەلار بووین، یعنی لە تەمەنێکی ئەو تۆم نەبوو، ینی حدودی 10 ساڵ 9 ساڵ کەمتریش هەستمە کرد، یعنی لە دەوری 5 ابتیدایی و 6 ابتیدایی بووم، 5 ابتیدایی کەمتریش. بۆ یەکەم جار گوێم لە سەوتی مامۆستا شێخ عەبدولباسط بوو بەڕەحمەت بێ، گوێم لە 2 سوورەتی بوو کە خوێندی، یەکێکیان سوورەتی تەوبە بوو، ئەجعلتم سقایەت الحاج، کە ئێستش لە گوێما ئەزرنگێتەوە بۆ یەکەم جار کە خوێندی. جاری دووەمیش سوورەی حەشر ئەخوێنێ لەگەڵ تەکویر و ئاخری سوورەتێکی ترە کە ئەمە ئەخوێنێ. بەڕاستی حەشر و تەکویرەکەی زۆر تەئسیری تێکرد. ئەمە کاتی خۆی لە
شەستەکانە یا لە پەنجاکانە وازم لە کۆتایی پەنجاکانایە لە تەعزیەی دایکی مەلیکی عێراق لە تەعزیەکەی ئەوە ئەی خوێنێت دێتە بەغا لە کاڵمیە لەوێ وابزانم لە کاڵمیە لە شوێنێکە لە بەغا لەگەڵ شێخ عەبدولفەتاح الشعشاعی و شێخ ئەبولعەینەین ئەشعیشاع دێن بۆ عێراق لەوێ لەو تەعزیە قورئان ئەخوێنێ ئەم سوورەی حەشر و تەکویرە لەوێ ئەخوێنێ بەڕاستی وەک چۆن ئەڵێ ئاوی دڵی هەیە ئاوی دڵی منیە کە بۆ یەکەم جار گوێم لێگرت ئیتر لە دوای ئەوەوە من لە خزمەت جەنابی باوکماکە خۆی هەم وەکو پیاوێکی ئاینی و وەکو مامۆستایەکی ئاینی و هەم وەکو قورئان خوێنێک کە خۆی زۆر دەنگی خۆش بوو و ئیسش لە ژیانە ماوەت خوای گەورەی ئینشەڵڵا تەمەنی درێژکە لە خزمەت ئەویشا زۆر گوێم گرتووە و لەگەڵ یان ڕۆیشتوم بۆ مناسەباتەکان کە قورئانی تیا خوێندووە ئەمانە کاریگەر بوون هەر بنەماڵەی ئێمە کە وەکو بنەماڵەیەکی ئاینی بوون ومان خۆمان وەکو ساداتی بەرزنجە یعنی متعلق بوون بە دینەوە و بە قورئانەوە و دایمەن کتێب و مەکتەبەمان هەبووە و ئەوانە جا لەبەر ئەمە من کە گوێبیستی شێخ عەبدولباسط بووم یەکەم تەکلیفم لە باوکم ئەوە بوو وتم ئەگەر ڕۆشتی بۆ سلێمانی ئەبێ کاسێتی شێخ عەبدولباسطم بۆ بینی باوکشم مەجموعەی کاسێتی بۆ هێنام دەستم کرد بە گوێگرتنیان يعني ئەو کاتە من لە تەمەنی 4 ئیبتیدائیا بووم تقریبا باش لە یادم نییە کە ئیتر گوێم لێگرت لە سوورەتی تەکویر و قیصار السور والضحا و ئەوانە گوێم لێگرت ئیتر لە مزگەوتێک نزیکی ماڵمان بوو لەوێ ئەچووم تەقلیدم ئەکردەوە بەس مامۆستا بۆی بەسەریان نەڕۆی ئەو شێوازە خۆ بڵێن ئەو ئوسلوبەی کە لە سوورەی تەکویرە شێخ عەبدولباسط بەکارهێنێ نازم ئوسلوبێکی زۆر قورس نییە ینی مەسەلەن بۆن من پشت و درێژێکی زۆری ناوێ من حەزەکەم ئاوا لێرە سەرنجێکی کورتیش بێ بەڵێ پشت و درێژیەکی باشی ئەوێ تەسەورەکەم کە بە هەموو قورئان خوێنێک ئەمە نا بە هەموو قورئان خوێنێک ناخوێن ئەتوانێت قورئان خوێن هەیە دەنگەکە ئەهێنێ بەڵام پشۆکە نایێنێ یان پشۆکە هێنێ دەنگەکە نایێنێ یان بە شێوازێک فۆنەتیکی دەنگی نیسبەتێک نزیکە لە شێخ عەبدولباسطەوە هەیە 190 نزیکە هەیە 195 نزیکە هەیە 180 نزیکە فۆنەتیکی سەوتی لە هەموو ڕووەکانەوە لێوەی نزیکە عەبدولباسط لە تەکویری زۆر خوێندووە ئیسا زۆر کەس وا ئەزانێ عەبدولباسط هەر یەک تەکویری خوێندووە عەبدولباسط زیاد لە 10 نەوع تەکویری خوێندووە زیاد لە 10 نەوع تەکویری خوێندووە زیاد لە 8 نەوع بەس وەضحای خوێندووە بگرە زیاتریش سوورەی غاشیە سوورەی بەلەد سوورەی قیامە ئەمە هەر یەکی دەیان جار و زیاتریش هەر یەک بە شێوازێک خوێندوێتی یعنی تەکویرەکان مەسەن لە عێراق بە جۆرێک خوێندوێتی لە میسر بە جۆرێک لە سووریا بە جۆرێک تەکویری خوێندووە سوورەی ڕەحمان سوورەی مەریەم سوورەتەکانی تر هەمووی دووبارە کردووە هەریش هەر جارێکیش بە شێوازێک هەر جارێ بە ئاوازێک هەر جارێ بە شێوازێک ئاینی کردووە تەکویرێکی خوێندووە بە مەقامی چوارگا انشاءالله دێنە سەر مەقامەکان بە مەقامی چوارگا خوێندوێتی ئاوا دەست پێکە إذا الشمس كورت ڕێک مەقامی چوارگایە مەبەستم چییە لەمە مامۆستا شێخ عەبدولباسط لەسەر یەک شێواز نەڕۆشتووە تەکویر پشوو درێژێکی باشی ئەوێ قووەتێکی سەوتی ئەوێ لە گەرووی ئینسانە ئەو قووەتە هەبێ بتوانێ ئەو قووەتە بێنێ و ئەو وەک چۆن پێڵێن قۆرتی پێڵن یاخود لەرەیەکی پێڵن لە سەوتا بتوانێت ئەو لەرانەوەکو خۆی بێنێ ئەگەر دروست بێ ئەو نازانم ئەو یاریکردنەش بە سەوت لێرەیە نازانم یا با بڵێن ئەو جوڵەی کە بە سەوتیەکە بە تایبەتی لە مەدەکان و اینجا گرتنەوە و قەتەعکردنی و دووسان دووبارەکردنەوەی لە تەکویرە هەست ینی بە حاڵەتێکەکەی کە زۆر حاڵەتێکی مەسەلەن بۆن منە پڕەپڕ هەستەکەی کە ئەم قورئان خوێنە بەڕاستی عەبدولباسط بە تەکویر ناسراوە من واڵێ من ڕێی خۆم وایە باشە مامۆستا ئەگەر پرسیار ئەمە ببەسمەوە بە سروشتی کوردستانەوە یعنی تۆ سەرێکی لەسەر ئاستێکی زۆر فراوان عەبدولباسط بە تەکویر ناسراوە ئەم شێوازی خوێندنی شێخ عەبدولباسط لەگەڵ سروشتی ئێمە لەگەڵ ئەم بەرزایی و نزمی و دەنگدانەوە و منیش نازانم زۆر ئەڵێم ئەگونجێت ئەڵێم زۆر باشتر ئەگونجێت وەک لە وجەوەی ئەویتیا بووە بەڵام سبحان الله با ئەوەش بڵین عەبدولباسط خۆی بە ئەسڵ کوردە لا شەک کە کوردە من 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا کە سەفەرێکی ئێرانم هەبوو چاوم بە قورئان خوێنی گەورەی ئێران کرد کەوت مامۆستا کەریم مەنسووری ئەوەی مەقتەعی دەنگە خۆشەکەی هەیە لە سوورەتی یوسف
لە فلیمەکەی یوسفا مەقتەعێکی سوورەی یوسف ئەخوێنێ لەوێ من چاوم پێکەوت جلێکی کوردیم لە بەرابوو لە مسابقاتێکی نێودوڵەتیە کە چاوی پێم کەوت هەر لە دوور وتی عەبدولباسیتیش کوردە بە عەرەبی وتی عەبدولباسیتیش کوردووە کە جلە کوردیەکەی لەبەر من نابینی مەبەستمەوەیە مامۆستا شێخ عەبدولباسیت سوورەتی خوێندووە یعنی ئایەتانێکی خوێندووە لە قورئانی پیرۆزدا بەڕاستی شبه مستحیلە هێنانی من بە مستحیلی ئەزانم وەلەو مستحیلیش نییە لە لای خۆی پەروەردگار کە کەسێک بێنێ لە عەبدولباسیت بە قووەتر بخوێنێەوە وەکو عەبدولباسیت بەڵام ظاهیرەن تا ئێستا من نەمبینیوە تەقلیدی زۆری کراوە من خۆمێکێکم لە مقەلیدانی ئەوەلە بدایەتەوە وەلەو ئێستا لە ڕێچکەی تەقلید لام ماوە چونکە تەقلید عمری کورتە مامۆستا شێخ عەبدولباسیت خۆی لە لیقائێکی تەلەڤیزیۆنیە ئەڵێ بەس هەر خۆی عادەتەن هەر خۆی سروشتیە یەکەم جار کە دەست پێ هەموو قارەیەک بە تەقلید دەست پێکا وە زۆربەی زۆری قاریئەکان حتا کۆنەکانیش ئەوانەی وڵاتی میسریش زۆرێکیان ئەوانەی دوای عەبدولباسیت هاتوون لە پێشە تەقلیدی عەبدولباسیتیان کردووە دوایی ڕێچکەیەکیان بۆ خۆیان دۆزیوەتەوە زۆر ڕاستە با بێنە سەر خۆت ئەو لەحزەی کە جۆ لە دەنجی خۆتە بێتەوە بەڵام لە ناو چۆنەڵی لە فەزایەکی گشتیە بە ئاوا بڵم تۆ یەکەم جار لەکوێ قورئانت خوێن لە شوێنی گشتیە و بە چی بەشداریت کرد دەتوانی ئێستا مەسەلەن بۆ منە ینی بە فلاشباکێکی ئەگەر خێراش بێ بگەڕێیتەوە بۆ ئەو لەحزەیە بۆ ئەو مناسبەیە و تۆزێکیش لەو قورئانەمان بۆ بخوێنی کە لەو مناسبەیە خوێندوتە یەکەم جار لە مزگەوتی حاجی شێخ ئیبراهیمی قادر کەرەم کە بە ناوی مزگەوتی شێخ حەسەنی قەرەچێوار کە ئەو کات من تازە هاتوچێ ئەو مزگەوتەمە کە ڕۆژانی جومعان بیدایەتی نەوەتەکان بوو مامۆستا دلێر گەرمیانی یادی بەخێر ئەو کاتە تازە وابزانم بوو بە ئیمامی ئەوێ یان نەبوو وەکو ئیمامەتی لەوێ ینی هینە کرد ئەو کاتە بەس من پێش ئەوانیش پێش ئەوەی ئەوەش بێت من لە هەشتاکانەوە قورئانم خوێندووە ینی کە هەر ئەوەنە فامم کردوێتەوە وەکو وتم لە شواری پیدایە قورئانم خوێندووە بەڵام ئەو زیاتر لە بیدایەتی نەوەتەوە من نەوەت و یەک و ئەوانەوە من دەرکەوتم لەوێ کە قورئانم خوێند مامۆستا سادقێکی لێ بوو یادی بەخێر بێ تەقلیدی عەبدولباسیتی ئەکرد زۆر تەشجیعی کردم سوورەی وەضحام خوێن لەکەیە لە ڕۆژی جومعە کە پێش ئەوەی ئیمام بێت قەدرێک چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە خوێنرێت سوورەی وەضحام خوێن بە شێوازی عەبدولباسیت زۆریان پێخۆش بوو زۆر تەشجیعیان کردم هەرچەند ئەترسام ئەلەرزیم کە ئەم خوێند تووشی حاڵەتێکی ناتەبیعی بوو بەڵام ئیتر وردە ئینسان ڕووی ئەکرێتەوە بەسمەوە بوو ئەگەر بە یادی ئەو کاتەش بێ دەکرێت وەضحامانی شڵا بە بخوێنیت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى مامۆستا پرسیارەکە ئەوەیە بۆ تەرتیل دێ بەم شێوەزە فراوانە چۆنەڵ ئاستی قورئان خوێندن من باسی کوردستانەکەین بەو ئاستە گەورە ئاستی مەسەلەن بۆ منە کوردستان داپۆشێ کە بە زۆری ئەوانەی کە ئێمە جۆمان لەیابێ قورئان بە تەرتیلە خوێنن بەڵام تیلاوە زۆر لاوازە ئەگەر دروست بێ وا بڵێم ینی دەڵێ ئینقلابێک لە تیلاوە کراوە ئەمە بۆ چێگەڕێتەوە الحەمدولله ئێستا تیلاوە زۆر لە قاکە قسەت بۆ جەنابەکەم سەر ئاستی کوردستان بەعام ئەڵێم هەر چوار پارچەکەی کوردستان الحەمدولله لە بەرەوەیەکی باشە خصوصەن کوردستانی خۆمان و هەولێر و سلێمانی بە تایبەت قاریئی زۆر باشمان بۆ پیا بووە و الحەمدولله لە برەوایە تەرتیل هەموو کەسێک کە توانێ بیخوێنێ
بەس تیلاوە نە تیلاوە یەکەم مقامی ئەوێ دوم قوتی سەوتی ئەوێ لەبەرەوە هەموو کەس بە تەرتیل ئەوێرێ بەس بە تیلاوە ناوێرێ چونکە تیلاوە بەڕاستی مەدرسەیەکی خۆیە هەیە بە تایبەت مەدارسی میسری جودایە لەگەڵ مەدارسی عێراقیە چونکە ئەوە شەکەم بە پرسیارێک بەسەنم بۆ بەس منە ئەوەیە. بۆ شێوازی عێراقی ینی هەر وردەوردە لە جان ئەڵڵایە لە مردن هەیە بەڕاستی شێوازی عێراقی شێوازێکی زۆر زۆر عەجایبە بەڕەحمەت بێ حافظ خەلیل ئیسماعیل داڕێژەری مقاماتی عێراقی طبعا ئێمە لە ئەسڵە مقامەکان لای میسرەکان و لای عێراقیەکان و لە شوێنانی تریش حەوت مقامە مقامی ڕئیسی حەوتەوە بەلای هەندێک کەسەوە بێ بە هەشت یان لەو شەی صنع بسحر کۆ بێتەوە یا صنع بسحرك صادەکە سەبایە نونەکە نهاوەندە عینەکە عەجەمە باشە عەجەم لە چوارگاشەوە نزیکە چوارگا و عەجەم یەکێکە تەقریبەن باءەکە بەیاتە سینەکە سێگایە حاءەکە حیجازە ڕاءەکە ڕەستە کافەکە ئەگەر بۆ ئیضافەکەی کوردە هەواڵم پرسیوە کە کورد یعنی چی ئەڵێ لە کوردەوە وەرگیراوە ئەو مەقامە جا ئەم حەوت مەقامەیە ئەم هەشت مەقامە فەرعی لێ بێتەوە لە میسریە فەرعەکانی زۆر کەمن مەسەڵەن لەو فروعاتانەی کە دروسە بێ هوزام تقریبا لە سێگاوە نزیکە مەسەڵەن لە سەباوە سەبا زەمزەم نزیکە مەسەڵەن لە بەیاتەوە یان بڵێن هەندێک ئەڵێ بەیات بەشێکە کورد بەشێکە لە بەیات یعنی مەسەڵەن لە بەیاتی حوسەینی بەیاتی شووری بەیاتی نەوا ئەمە لێ دروسە بێ ئەمە لە لای میسرەکان شتێکی ترمانەیە پێوترێ ڕەمەل فەرعی نەغمەی ڕەمەل مەسەڵەن هەمانە پێوترێ زەنجەران سوزناک مامۆستا منشاوی زۆری پێ خوێندووە بە تایبەتی لە سورەی فاتحە لەو مەقتەعی ئەخیرا کاڵێ غير المغضوب عليهم ولا الضالين ألف لام ميم ئەمە ئەم حرەکاتە ئەمە پێوترێت سوزناک لە چی دەرەچێت لە ڕەست لە مەقامی ڕەست بەڵام مەقامی عێراقی ئەم فەرعەی کە لێ ئەبێتەوە لەم حەوتە ئەچێتە 63 بەشەوە یعنی هەتا 63 فەرع ئەڕوا مەسەڵەن لە عێراقیە حەدیدیمان هەیە مەنسووریمان هەیە جەمالمان هەیە خەنەباتمان هەیە مەقامە کوردیەکان وەکو نیوە شەو وەکوم هەندێ مەقاماتی تر مەسەڵەن مەقاماتمان زۆر بۆ دروستە بێت ببوورە مامۆستا کاتەکەم ڕەنگە زۆری نەمابێ هیوادارم ئەو چەند پرسیارێک کە هەمە بتوانم لێتی بکەم بەڵام ئەڵێن مەقامی عێراقی کاریگەری دووشتی لەسرە دوو ڕووداوی گەورە هیچیان بریتە لە ڕووداوی هۆلاکۆ چونکەم حوزن لە مەقاماتی عێراقیە مازانین زۆر دوو ڕووداوەکەی حسێنی کوڕی عەلی ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێن ئەم دوو ڕووداوە وای کردووە حوزن زۆر بێ لە چۆنە لە مەقامی عێراقیە لە شێوازی خوێندنی عێراقیە ئەگەر بچی بەرەو جنوب کۆمەڵە مەقامیان هەیە حەزینیە بەسەن بۆ نمونە سەبا الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان مثلا لا بياتيش يعني حزني تاعي كأخوان ري بياتيش حزني تاعي كأخوان ري بۆ نمونە کە بيات أخواني أعوذ بالله من الشيطان الرجيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان لا ئێمە زۆر گرنگی بە بەیات دەدرێ یاخود با بڵێم خەڵکی ئەمە زۆر بە بەیات دەست پێ نازانم هەر عەرزی برای خۆم کەم
بەیات لە هەموو مسابقات و پێش بڕکێنێ و دەوڵەکە تێکانە کە لە ئاستی جیهان ئەکرێ وەکو ئێران، مالیزیا، وڵاتانی تورکیا کە ئەم مسابقاتانە ساڵانە ئەکرێ شەرتەکانیان ئەوەیە زۆربەیان وان بە بەیات دەست پێ بکاوە بە بەیات تەواو ببێ. يعني سيركي أبي بداية مثلا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا. أما بداية بياته بقفر الشيكا بس أما جورك نية لقراريش يعني عرضكم أما قراره دعاء شتى الجواب بشتى جواب بلام شيء شردني هلا بياتك أو أم سي طبقة بخونه أبي بشتى لمقام كان يتريشة بونمونة أم بياته أبي قفرك بو قفرك بو يبتواني انتقالك بو مقامي كتير حدائق وأعنابا يسمنا ما قفركم وكواعب الترابا زانا شون أتوانا بتشون بورستك وكأسا دهاقا أما هاتم بورست ستوانا مقامي كتير بدو بينم بس هو بيوسط بالطبقية شو برستني ما مصلي له أتوانا مثلا لا يسمعون فيها لغوا ولا كذابا بوس بون منيسة أمام شم بوسيجا مثلا يعني بونهاون لا يسمعون فيها لغوا ولا كذابا أما السيجاية أما برسر بمو جزاء من ربك عطاء حسابا أو شو نبغى جواب نعم بيته بو ديسان بو أقرب ما نبي ختمي كين مثلا الله جزاء من ربك عطاء حسابا. دەست خۆش مامۆستا. بەڵێ با بزانین مامۆستا حسێن بەرزنجی بە چەند شێواز لە با بڵێن لە لەحنەکان لە ئاوازەکان قورئان خوێنێت. سوپاس بۆ خوا ئێمە کە دوای ئەوەی ئاشنای ئەم مەقامات و لەحنەکان بووین من تا ئێستش دوای خێر بۆ مامۆستا شێخ عەبدولباست دەکەم کە ئەو هەو بوو بە سەبەبی ئەوەی کە من قورئان فێر ببم و حبم بچێتە سەر قورئان بەو دەنگە خۆشەی کە خوای گەورە پێی بەخشی بوو ئینشاء الله خوای گەورەی خاتە میزانی حەسەناتیەوە. دوای ئەوە من کە بەشداری مسابقاتم کردووە لە مەحافلی دەولیە الحەمدولillah ئێمە لە مەحافلی دەولی زۆرە بەشداریمان کردووە چاومان کرایەوە فێری مەقامات بووین توانیمان لە ڕێچکەی مامۆستا شێخ عەبدولباست دەرچین مەسەلەن شێوازێک بۆ خۆمان بگرینە بەر الحەمدولillah شێوازی خۆمان یعنی ئیسیفادە هەیە ئیسیفادەمان کردووە لەم قاری و لەو قاری تۆزە بۆی شێوازێک بۆ خۆمان دەرکەوێت شێوازێک ئەکرێت سەوتمان بچێتەوە سەر یەکێک بەڵام طبق الأصل و تەقلیدی صرف نە یعنی ئێستا کرێ بڵێن مامۆستا شێخ حسێن شێوازێکی تایبەت بەخۆی هەیە لە قورئان بەڵام ئەوەی کە ئێمە ئەڵێن زیاتر لە تیلاوەیە بەڵێ نازانم پێم خۆش ئەگەر گوێمان لێ بێ لە چەند ئاەتێک أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ما كنت
تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم صراط الله الذي له ما في السماوات وما في الأرض ألا إلى الله تصير الأمور صراط الله الذي له ما في السماوات وما في الأرض ألا إلى الله تصير الأمور. خۆ پاداشماتەوە سپاس مامۆستا. بەس دەکرێت پرسیاری ئەوە بکەین بڵێن ئەمە دەکرێت متور بەکردنی شێوازی قیڕاعەی میسری لەگەڵ تێکەڵکردنی بە ئەندازەیەک لەگەڵ شێوازی قیڕاعەی عێراقی بێت؟ چونکە شێوازی مەدرسەی عێراقی شێوازێکی زۆر جیاوازە لەوەی کە میسری پێ ئەخوێنێت. میسری شێوازەکەی تۆزێک خاوترە و نەفەسێکی زیاتری ئەوێ و وەکوتم مەقامەکانیان مەحدودە لەسەر چەند مەقامێکی مەحدود ئەخوێنن، ئەمما عێراقینە تۆزێک سرعەتی پێوە دیارە و مەقامی عێراقی مەقامەکانیان لە ڕووی مەقاماتەوە زۆر دەوڵەمەنن لەبەرەوە قاری عێراقیەکان بە تایبەتی مامۆستا حافظ خەلیل ئیسماعیل بەڕەحمەت بێ زۆر شارەزا بووە لە مەقامات و بە هەموو جۆرە مەقاماتەکان کە پێیان خوێندووە دیارە مەقاماتی عێراقی و شێوازی خوێندنی عێراقی زۆر زۆر فەرقی هەیە لەگەڵ شێوازی میسریە. مامۆستا فێربوونی ئاوازەکان بەڵێ چۆنەڵی بە تەقلیدا بە لاساییکردنەوە ئینسان فێرە بێ یاخود دەبێ ڕێگایکی علمی هەبێت یان بەسەن بۆن من شێوازێکی زانستی و ئەکادمی هەبێت. مەسپاس بۆ خوا ساڵی پار لە سەنتەری ئیقرا خولێکمان کردەوە کە نزیکەی 75 کەس مۆڵەتیان وەرگرت لەو لەلای بەندە سوپاس بۆ خوا فەزڵی خوایە 75 کەس مۆڵەتیان وەرگرت لە زانستی مەقامەکان لە بواری مەقامات و نەغەماتی قورئان. فێربوونی مەقامات شتێکی ناڵێم قورسە بەڵام ئاسانیش نییە، هەوڵ و مانووبوونێکی ئەوێ ئەبێ بە دوو بەشێکی نەظەریە ئەبێ بە نەظەری بزانی چۆنە، بەڵام بەشە زۆر گرنگەکەی سەماعیە یان عەمەلیە. بە عەمەلی ئەبێت تۆ گوێ بگری لەم قاریە. بۆ نمونە من ئەڵێم مەقامی سێگا کە تۆ مەقامی سێگا بۆی فێر ببی هەموو مەقامی سێگا لە هەر شوێنێک گوێ لێ بگری بە عێراقی بێ یا بە میسریە بێت تۆ یەکسەر فەرقی بکەی بزانی ئەمەیە. بۆ نمونە ئەمە بە شێوازی عێراقی سێگایە. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. طبقي قرار. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان. هر عيني آيات بمصري بوتخينمو
الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. بس يك نقطة جرينك هي ليرة أبي قارئ قرآن أو كبتلاوة قرآن خوانه بتواني بيات أو بياتي عبد الباسط خوندوتي أو بياتي منشاي خوندوتي أو بياتي الشيخ شحاد محمد أنور خوندوتي أو بياتي الشيخ مصطفى إسماعيل خوندوتي أو بياتي الشيخ محمد رفعت خوندوتي أو بياتي سيد متولي خوندوتي أو بياتي مثلا شيخ الزناتي خوندوتي أو بياتي محمد عمران خوندوتي هم اللي يجي كاتو هري كان بجورك بياتي يعني بس هموش بياته هموي بياته قارئ هو زور مشهور هو بمقامه مثلا نقول الشيخ سعيد عبد الصمد الزناتي برحمة به بيوتري ملك الحجاز الحجازة باشي كسينياو الشيخ محمد عمران لكردا زور مشهورة لكردا مشهورة مثلا الشيخ منشاوي زور حزي لسيقابوه كالسيري كي زور حزي لنهاونده الشيخ مصطفى إسماعيل حزي زور لنهاونده للسيقا هي مثلا لبيات حزي زور ليبوه كسيري كي براستي هريكيان لمقامك زور إنبونا فيربوني مقامات وكوتم بيوستكا للاي كسكي متخصصي أكاديمي دانشي وفير ببي بيد بلي چونك تو كم مقامك فير أبي أوش فير بي أم مقامة شون دس بيكي وشون قفليكي وشون أتواني أم مقامة الربط كي بمقامك دواي خوياوا شون انتقالك شون كشتك ماني بيوترين نشاز كقارئ كوت نشازوا هم مقامات كان ليتك شيء لبرو أبي بزاني أو الربطة شيء اللي بيني أم مقامة كإيجاني بمقامة كيتر باشان شتكي جرنتر كلياد ما نتشي همو آياتك ببيات ناخونري همو آياتك بصبا ناخونري همو آياتك بسيقا ناخونري آياتي حزن بصبا بيخونه آياتي من السورة قاف بلى آياتي عذابي كافرين وظالمين بصبا بيخونه عندك آيات هي مثلا باسي حزني كسكا مثلا سير باسي حضرت يوسف أكال لقرآن سيركي بحجاز بيخونه يا بياتي حزن بيخونه مثلا أو آياتاني باسي بهشتكا بنهاون بيخونه بشوارقا بيخونه يعني ما بس موي أمانش أبي توزانياري تيابي باشان بين سر أويك لياد ما نتشي طبقات الصوت يمسي جور طبقات مانية كبوي بكار بيني طبقيك مانية بيوتري قرار طبقيك مانية بيوتري جواب طبقيك من هي بيوتري جوابي عالي لا عندك هي بيوتري جوابي عالي يا هي بيوتري جوابي جواب هاي شغله جوابي جواب هرنيه هر جوابي عالي بيوتري يا جوابي بيوتري بلام شوازي جواستر جاء ما بس ملويه هم طبقات الصوتيه كان ابي او قارئه بزاني مداي صوتي خوي اتواني قراري بقوته لقرار ضعيفنيه اتواني سركي بو جوابي جواب اگر نتوانيت ازاني اكويته حلوه واكويته النشازه واكويته تشنجات حنجره وتيك يدا ولا الريتشكي تلاوتك لا يبا مفروزه خوينا خطا او مجازفه نكا مثلا قارئ واهي جوابي زور باساني بودت قارئ واهي جوابي بونايه قارئ واهي مثلا لقرارة بقوته بس كأشت الجواب ضعيفة أمانة هم يتر خوي پروردگار أي بخشة بإنسان دعنا كانش هم يوك يكنيه ما مصابة بين السر أوي ك جنابة بجداري كان مناسبات كردوا ولرويني ودولتيه يمكن ملك شون الله شهادة وروها شون الله بيزانيني جناب تبينين ما بزين كتاب رنجا كتاب برسيار ما هو به أبزان بەشداری چەند مناسبەت کردووە وهروەها لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەو مناسبەتانی کە بەشداریت کردووە لە چ وڵاتێک بووە سواس بۆ خوای گەورە وەکو مسابقات من بەشداریم کردو طبعا دوو شتمان هەیە ئێمە پێوترێ یەکیان پێوترێ پێشبڕکێ مسابقاتێکیان پێوترێ ئاهەنگ و تیلاواتی مەجلیسی ساڵی 2004 بوو یاسێ بوو من داوەتنامەیەکم لە بەغاوە بۆ هات بۆ بەشداریکردن لە پێشبڕکەیەکی سەرتاسەری لەسەر ئاستی عێراق تاکە کەسێک لە هەرێمی کوردستان ئەم داوەتنامەی بۆ هات کە من بەداخەوە نەمتوانی لەبەر زروفی ئەو کاتەی بەغاو عێراق من نەمتوانی بەشدارم ساڵی 2006
بەشدار بووم لە عینی ئەو مسابقەی کە ساڵی وابزانام دووەمی بوو یا سێمی بوو مؤسسەی شەهید المحراب لە شاری بەسرە بەشدار بووم. دوای ساڵەکانی تر 2007 و 8 و 9 و 10 من هەر ساڵانە بەشدار بووم الحەمدولله لەو مسابقاتانە کە بەشدار بووم. ساڵی 2012 من سوپاس بۆ خوا وەکو کەسێک کە لە هەموو هەرێمی کوردستانە وەکو دادوەرێکی ڕەسمی لە گەورەترین پێشبڕکێی سەر تاسەری هەموو عێراقا من وەکو دادوەر هەڵبژێرام لە شاری محافظەی میسان پارێزگای میسان کە شاری عەمارە بەڵێ وەکو لیژنە لە لوژنەی تەحکیم لەگەڵ چەند قورئان خوێنێکی میسریە پێکەوە من لە لوژنەی تەحکیم بووین لە ئەو پێشبڕکەی کە بۆتە سەرتاسەری هەموو عێراق بوو. ئەو ساڵە من بەشداریم کرد لە پێشبڕکەی کەناڵی سەحەر کە بۆ هەر چوار پارچەکەی هەرێمی کوردستانە من پلەی دووەمم تیا بەدەستێنا. دوای ئەو بەشداریم کرد لە مسابقەی ئینە لیلموتەقینە مەفازە لە کەناڵی کەوثەر کە پێشبڕکەیەکی نێودەوڵەتیە زیاتر لە 7 وڵاتیایە بەشدار بوو. بەندە بە سوپاسی خوای گەورە ئەکەم کە توانیم پلەی پێنجەم لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهان بەدەست بێنم لەوێ. پاشان لە ساڵی پار لە وڵاتی ئەردەن پێشبڕکەیەکی نێودەوڵەتی کرا کە ئەویش لەسەر ئاسی عالەمی ئیسلامی بوو نێودەوڵەتی بوو بەشێکی مەحەلی بوو بۆ خۆیان بوو بەشێکی نێودەوڵەتی بوو لەسەر ئاستی نێودەوڵەتیەکەی کە لەسەر ئاستی عالەمی ئیسلامی بوو. من توانیم پلەی یەکەم بەدەست بێنم سوپاس بۆ خوا مەفەزڵێکی گەورەی خوایە کە بەسەرمەوەیە. هەروەها لە چەندەها مەحافیلا بەشداریم کردووە. ساڵی 2012 داوەت کراوم بۆ وڵاتی هیندستان لە چەند مەحفلێکا لە وڵاتە قورئانم خوێندووە. لە وڵاتی ئێران 3 کڕەت بانگێش کراوم بۆ شاری سنە و بۆ شاری زاهیدان پێش چەند ڕۆژێک چەند هەفتەیەک پێش ئێستا کە لایەن برایانی ئەهلی سونە و جەماعەتەوە لە شاری زاهیدان لە ئێران بەشداری چەند تیلاواتێکی مەجلیسیمان کرد لەگەڵ برای ئازیز و خۆشەویستم مامۆستا گۆران لە هەڵەبجە. هەروەها لە شارەکانی عێراق زۆربەی شارەکانی عێراقا لە کەربەلا لە نەجەف لە بەغا لە بەسڕا تیلاواتم هەبووە و سوپاس بۆ خوا داوەتنامەی تریشم بۆ هاتووە. ئینشاءڵڵا من مفاجئەیە بۆ وڵاتی هند دووبارە داوەتنامەم بۆ هاتوۆتەوە و داوەتنامە بۆم هاتووە حتا بۆ وڵاتە ئەوروپیەکان یعنی یەکێک لەوانە وڵاتی بەریتانیا کە لایەن موسڵمانانی ئەوان ئەوێەوە ئەو داوەتنامەم بۆ هاتووە. سوپاس بۆ خوا. داوەتنامە بۆ پاکستان داوەتنامە بۆ وڵاتی مالیزیا ئەم داوەتنامانش هاتووە ئینشاءڵڵا لە کاتی ترا خوای گەورە بیکا بە قسمەتمان بەشدار بین. شێخ حوسێن من سوپاس دەکەم لەوانەیە ببوورە کە چاوپێکەوتنەکەمان چاوپێکەوتنێکی لەپڕ بوو بە ئاوا بڵێم ڕەنگە وەکو پێویست من نەمتوانی بێ ینی پرسیاری باش لێ بکەم بۆی کە تۆ بەدڵی خۆ وەڵام بیتەوە بەڵام ئەگەر لە ماوەی یەک خولەکە ڕێگەت بدەم بەوەی کە ئەگەر شتێکم نەوت بێ درکم نەکرد بێت جەنابەت بفەرموو. من سوپاسی خوای پەروەردگارەکەم بۆ ئەم فەزڵە گەورەی کە داوێتی بە من بەڕاستی هەرچەندێ سوپاسی بکەم هێشتا هەر کەمە چونکە فەزڵێکی زۆر گەورەیە حورمەتێکی پێبەخشیون خوای گەورە بەهۆی ئەم قورئانەوەیە. داواکارم ئینشاءالله خوای گەورە زیاتر ئاشنامان بکا بە قورئان و لەگەڵ ئەو برا قورئان خوێنانەمان کە لە هەولێرن و لە سلێمانین و لە هەڵەبجەن و لە شوێنەکانی تر و لە حتا لە کوردستانی ئێرانیش کە قورئان خوێنانی چاکمان هەیە ئینشاءالله خوای گەورە هەمومان لەگەڵ قاریئانی تریشا خوای گەورە هەمومان ئینشاءالله لە بەهەشتا کۆ بکاتەوە و لە خزمەت حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. کاک شێخ من ئەمێ کۆتایی پێبێنم بەڵام ئەوەی کوتراوە ختامە و میسێک من حەزەکەم دوایە کە من ماڵاوایم کرد هەر بۆ چۆنەڵی بۆ جوانکردنی مەجلیسەکەمان بۆ منەوەرکردنی چونکە مەش مەجلیسە بەتەشیر من و جەناب تو وەروە کاک کۆسار و کاک محەممەدیش کە کامێرەمان لەگەڵمانە ئینشاءڵڵا پێم باشە کە جەنابەت کۆتایی پێبێنی بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. بەڵە خۆشەویستان ئەوەی پێشکەشمان کردن بەرنامەی تایبەتی ئەم جارەمان بوو لە ستودیۆ ڕەمەزانە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ حوسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی من زۆر سوپاس دەکەم لێرەوە ماڵەوایتان لە یەکەم و خواتان لەگەڵ. أعوذ بالله من الشيطان الرجيم. رب المشرقين ورب المغربين فبأي آلاء
مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان